سەردانی قائانی و پەیوەندی نێوان میلیشیاکان و نەوتی عێراق. ئەم بابەتە لەلایەن بەهرۆز ڕەوف ئامادەکراوە بەم جۆرە دەست پێ دەکات کە بۆتان دەخوێنمەوە. سەردانی ئیسماعیل قائانی فەرماندەی فەیلقی قودسی ئێران بۆ عێراق لە کاتێکدا ڕوودەدات کە دۆسیەی گروپە چەکدارەکان و داهاتووی هەناردەکردنی نەوتی عێراق هەردووکیان بوونەتە بابەتی گرنگی ململانەی سیاسی و جیۆپۆلیتیکی. لە ڕوانگەی تارانەوە گروپە چەکدارە هاوپەیمانیەکانی لە عێراق تەنها میلیشیانین، بەڵکو بەشێکن لە سیستەمی بەرگری و هەژمۆنی ناوچەی ئێران. بۆیە فشار بۆ بێچەکردن یان سنووردارکردنیان بۆ ئێران تەنها دۆسیەکی ناوخۆیی عێراق نییە، بەڵکو بابەتێکی استراتیژیکە. لە بەرامبەردا نەوت گرنگترین سەرچاوەی داهاتی عێراقە و گەروی هورمز ڕێڕەوێکی سەرەکیە بۆ گواستنەوەی بەشێکی گرنگ لە هەناردەکانی. لێرەدا خاڵی گرنگ دەردەکەوێت کە ئایا تاران دەتوانێت دۆسیە میلیشیەکان بە دۆسیەی نەوتەوە ببەستێتەوە و وەکو کارتی فشار بەکاری بهێنێت؟ ئەگەر ئەم دوو بابەتە بەیەکەوە گرێ بدرن، پەیامەکە بۆ بەغدا ڕوون دەبێت. هەر هەنگاوێک بۆ لاوازکردنی گروپە نزیکەکانی ئێران دەتوانێت تێچووی ئابووری و ئەمنی هەبێت. بەواتایەکی تر ئێران دەیەوێت بەغدا تێبگات کە دۆسیەی گروپە چەکدارەکان تەنها کێشەیەکی سیاسی نییە، بەڵکو بە پرسی ئاسایشی ناوچە و ئابووری عێراقیش پەیوەندی هەیە. بەڵام لە پشت ئەم هەمووەوە پرسیارێکی گەورەتر هەیە: ئایا ئێران دەیەوێت هەژمۆنی خۆی لە عێراق بپارێزێت یان دەیەوێت بەغدا لە هەر هەنگاوێک کە دەتوانێت داوسەنگی ناوچەی بە زیانی تاران بگۆڕێت بترسێنێت؟ لە کۆتاییدا سەردانی قائانی دەتوانێت زیاتر لە سەردانێکی یاسایی بێت، بەڵکو نیشانەی ئەوە بێت کە تاران هێشتا عێراق بە بەشێکی گرنگ لە استراتیژی بەرگری و هێشمونی ناوچەیی خۆی دەزانێت و نەوت و گەروی هورمزیش دەتوانن ببنە بەشێک لە هاوکێشی ئەم فشارە.